پەلاماردانی ئاژەڵەکان پەلاماردانی مرۆڤ لەلایەن ئاژەڵەکانەوە کەمی کردوتەوە و کاریگەری هەبوو لەسەر ڕێژەی پەلاماردان. بەداخەوە یەکێک لە ئاستەنگەکانی کۆکردنەوەی ئاژەڵە بێلانەکان ئەوەیە کە دەبێتە هۆی سکاڵای لێوان هاوڵاتیان خۆیان. ئێمە زۆر زار کە سکاڵای هاوڵاتیمان بۆ دێ لەسەر ئاژەڵی بێلانەکە دەچی بەدەو سکاڵاکەەوە دەتەوێت ئاژەڵە دەستگیر بکەی دەبینی یەکێک لە هاوڵاتیەکان خۆی یەکێک لە دانیشتوانی ئەو گەڕەکە خۆی خواردنی پێدەدا و بەخێوی دەکا و گەورەی دەکا و دەبێتەوەی گرتنەوەی لێی بەچکەی و کێشەیەکی دیر ئاریشەیەکی کە بۆ هاوڵاتیانی دراوسەیان دروست دەکا. بەدڵنیایەوە ئێمە وەکو حکوومەتکاری خۆمان دەکەین گوێ لەو هاوڵاتیانە ناگرین کە خۆیان ئاژەڵ بەخێو دەکەن لە دەرەوەی ماڵی خۆیان چکەوە بەڕاستی دەرەوە مڵکی هەموو هاوڵاتیانە لەوانەیە ئەو ئاژەڵە بێتە کێشە بێتە پەلاماردان. ئەو هاوڵاتی کە مەبەستێتی ئاژەڵ بەخێوکە ئەو دەتوانێت لەناو ماڵەکەی خۆی لەناو سنووری شوورای ماڵەکەی خۆی بەخێوی بکە، بەڵام لە دەرەوە کە مڵکی هاوڵاتیانە مڵکی پیادەیە ئەو شەقامە بۆی نییە و گوێمان بە قسەی ئەو هاوڵاتیانە نەدا و ئاژەڵەکانمان کۆ کردوێتەوە. بەدەستخۆشیەوە بە تیمەکانی ڤێتەرنەری بەردەوام هەموو ڕۆژێک کاری نسۆکردن و لە زاوزێ خستن بۆ بڕێک لەو ئاژەڵانە ئەنجام دەدەن و لەگەڵیان لەسەر خەتین تاوەکو تیمەکانی ئەوانە زیاد بکرێت تاوەکو بتوانین ڕێژەیەکی زیاتر لەو ئاژەڵانە نەزۆک بکرێت.